سڵاتان لەبێت لە گەنجینەی ئەم جارەوە لەگەڵتانین لەگەڵ کۆمەڵێک گەنجی بەهرەمەند ئەو گەنجانێش هاوڕێی یەکترین و باسی هاوڕێیەتیان دەکەن و باسی چەندین بابەتی دیکە دەکەین و لەگەڵتان دەبین و گفتوگۆی زیاتر دەکەین کە دواتر هەم گەنجەکانتان پێدەناسین و هەم گفتوگەکەشمان دەبینە. بخێر بێن. جا ئەڵێن پەیوەندی هاوڕێتی لەسەر سێ بنەمایە. یەکەمیان ڕێزە، دووهەمیان گرنگیدانە بە یەکتر، سێمیشیان هات دەربڕینە، ینی کە تۆ لای هاوڕێکەتی زۆر جار مرتاح، ینی هەست بە دڵخۆشی بکەی یان ناخۆشی بکەی ئەتوانی زۆر بە ئیسراحەت لەگەڵ هاوڕێ بێ. ئەم سێ قۆناغەیە هەیە. جا ئێوەش بۆ پێی کە هاوڕێن حەزەکەم باسی پەیوەندیەکەتان بکەن و ئەو کاتە بێنە سەر باسیەوەی کە چۆن یەکتان ناسیوە. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، درود و سەلام لەسەر یانی پاکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێشەکی وەک خۆناسانێکی بچووک، من ناوم هەژیر کامیل مەحموودە، خوێندکاری بەشی یاسام و لە ڕۆڵم لە دەستگای نووری حیکمە بەرپرسی بۆردی گەنجانی کوڕانم و هەم مامۆستاشم هەم قوتابیشم لێرە، چکە یەکێک لە جوانیەکانی نووری حیکمە ئەوەیە ئێمە هەمیشە فێرخوازی، یعنی لە گەورە و بچووکمان و بەردەوام ڕۆژانەشتی تازە فێرە بین و بەدەر لەوەش بەڕێوەبەری فێرگەی تۆپی پێی نووری حیکمەشم. ئەمە وەکو خۆم خناسانێکی بچووک لە خزمەت. سلام علیکم. من ئەحمەد فاروقم، خوێندکاری کۆلێجی پزیشکیم لە زانکۆی سلێمانی قۆناغی دووەم، هەم تەلەبەم هەم مامۆسام لە نووری حیکمە و ئەندامی بەشی گەنجانم. جا خۆی هەموو بەشێک قورسە، بەس یعنی توپ کورسیەکەی زۆرە. کاک ئەحمەد ئەمە کێشەوە دروست نەکردووی لەگەڵ خۆی لە هەموو شتێکە مەشغوڵێت، یعنی مەشغوڵ تەکە هەموو بوارێک کاتێککە تۆ خەریکیەوی. بەڵام بێگومان ئەگەر تۆ بە پلانێکی باشەوە لەگەڵ هەموو ئەو پشتانەی کە لە پێشتایە بڕۆی، ئەو بێگومان زۆر بە ئاسانیە توانێت زەبتی بکەیت و لەگەڵ یابیت. منیش ئاکار ئازاد، خوێندکاری کۆلێژی ئەندازیاری مەرحەلە دوو بەشی کارەبا و مامۆسا و فێرخوازیشم لە حیکمە، ئەندامی بەشی گەنجانیش. جا بێنە سەر باسی خۆناسانەکە. من و هۆنیە هەتاوەکو من نەبوومە پێشکەشکار لە کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامە لەگەڵات پێشکەش نەکرد، نەبووینە هاوڕێکتر یەکترمان ناناسی، بەڵام ئێستا لە دەرەوەش هاوڕێ یەکترین. ئێوە چۆنیتان ناسی؟ ئەگەر دەست پێ بکەم، ئێمە لە فەزلی خوای گەورە کە خوای گەورە هیدایەتیاوین دەمێکە هەر سێکمان لە دەستگای نووری حیکمین تقریبان لە 2015 ئەوانە، بەڵام خودی تێکەڵبوونەکەمان کە زیاتر وەک هاوڕێ و برادری دەرەوەی نووری حیکمەش تقریبان ئەگەڕێتەوە بۆ 2021-2022 دو ساڵ سێ ساڵ پێشەسا کە بە تەواوی تێکەڵ بووین. ئێستا ئەکرێ ئەگەر خوا نەخواستە ڕۆژە نووری حیکمەش نەمێن، ئێمە برایەتەکەمان زۆر پتە و ئەتوانین ئەو چالاکیانەی کەیکەین لە شوێنێکەش بە هەمان شێوە بیکەین، چکە بەڕاستی دەردی ئێوەتان پێغەمبەر خوا صلی الله علیه و فەرمووە هاوڕێ لەسەر دینی هاوڕێکەیەتی. جا ئێمە چی لەوە باشتر هاوڕێکەمان ئەهلی قورئان بێت، چی لەوە باشتر بادرەکەمان لە خوا ترس بێ، ئێمە وا لە ئێمە بکە گوناه نەکەین، وا لە ئێمە کا لە کاری چاک زیاتر بەردەوام بین. و خوای گەورە فەزڵی پێبەخشی و من وەکو خۆم کاک ئەحمەد و کاکار برادر نازان چەند ساڵە چەرێکە برادراتیەکەمان بەڵێ تقریبا وەکو جدیات، یعنی برادری تێکەڵ بۆ 3 ساڵ 4 ساڵە بێ، بەڵام وەکو ناسین ئێمە هەر دەری کاگەشیر وتی لە 2014-15 یەکە ناسین، 12 ساڵ یەکە ناسین وەکو ناسین، بەڵام وەکو تێکەڵ بوون 4-5 ساڵە زۆر تێکەڵی. باشە ئیشەکانتان لە حیکمە ئەوە وەکو یەکەیانەوە تا ئەرکەکانتان جیاوازیان لە هەنێ چالاکی ئەوێ کۆکۆبنەوە. خۆی ئێمە بەشی گەنجانمان هەیە، لەم بەشە کار و چالاکیمان هەیە بەعام بۆ گەنجان، ئیتر هەم قۆناغی ئامادە یەکرێت هەم قۆناغی زانکۆ، زیاتر لەو بەشەیە خەریکین و بەعام دواتریش لەگەڵ مامۆستایەتی بۆ منداڵ و نەوجوانان و ئەوانە تقریبا ئیشەکەمان لێک و نزیکە لەناو حیکمەیە. وەکو ڕۆڵی ئیشەکەش، یعنی هیچ ئینسانێ بێ کەم و کورتی نیە، ئێمە هەوڵمان ناوە نەقسەکانی یەک بڕکەینەوە، بۆ یەکێک لە ڕێخستنی شتێکا باشتر، یەکێک لە بابەتێترا باشتر، ئێمە هەوڵمان ناوە خاڵە بەقوتەکانی یەک لێک بین و بە بۆنی برادرایەتێکە و ئیشەکە جوانتر و بەقوتریش بین. چا ئەڵێن هاوڕێ بۆ فاو هاوڕەیە کە تەوێت تا کۆتایی تەمەن لەگەڵ تا بێ لە کاتی تووڕەبوو ناتاقیکەرەوە، بەڵام من ئەڵێم هاوڕێ بە یارمەتیدا نەکرێت تاقی بکرێتەوە. بەتاکید. باشە پرسیارێک بکەین دەربارەی کە ئەرکی ڕۆژانەی ئێوە، یعنی ئێستا هەماداین لە مانگی پیرۆزی ڕەمەزانن، ئەو مانگی کە پڕە لە خێر و بەرەکەت و چاکە، ینی هەر خۆی مانگێکی پڕبەرەکەتە، لەگەڵیشە ئەو گەنجانی کە خۆیان چالاکی جۆرا و جۆریان هەیە ئەبێ داوام بکانیان ئەو تا لەگەڵیا سەردانی حکمە بکەن کە ئەمڕۆ ئێوە لێرن. ئەمە چۆن ڕێکەخەن لە ژیانی خۆتانە؟ وەڵا ڕاستی ئێمە هەرسێکمان خوێندکاری زانکۆین و
مەشغوڵی هەندێک ئیش و کاری بچووکیشین و لێرەش زۆر مەشغوڵین بەس خۆی بەڕاستی مانگی ڕەمەزان بەرەکەتێکی تایە کە جیاوازە لە هەر 11 مانگەکەی کە ئەمە هەموو کەسێک درکی بەم شتە کردووە و یەکێک خزمەتی دینی خوای گەورە بکە یەکی خزمەتی قورئانی پیرۆزکە من لەو تەسەوڕام کاتەکانی ئەگەر ڕەمەزانیش نەبێ جیاوازی و فەرقێکی هەیە بەرەکەتێکی زیاتری هەیە وەک لە کەسێکی کە هەستان بۆ کردو ئێوە تقریبان هەستمان بۆ کرۆ کە خوای گەورە زۆر زۆر کاری بۆ ئاسان کردوین یعنی زۆر زۆر کاتەکانمان هەستەکەین ئەگەر دوو ئیشی کە سێ ئیشی کەشی بچێتە ناو فریاکەوین لە کاتی ئەسڵەن بەراورد بە مانگەکانی تر ئەتوان بڵم کاتمان زیاترە چونکە خوا گەورە بەرەکەتی تێکا و بەردەوام لەم ئیشە خێرانەی مەشغوڵتریشی بەڵێ سەرەڵایەوە مەشغوڵتری چونکە مانگاکە خۆی پیرۆزە و خەریکی ئیشێکی پیرۆزین و ئەتوان بڵم کارەکەمان زۆر بۆ ئاسانترەکرێت وەک لە وەی بڵێ قورسە بێ لەسەرمە جا سەبارەت بە خەوتنەوەی هەتاوەکو پاشێو ئێوە چۆن ڕێکتان خست و چونکە زۆر بەمان ناخەوین تا پاشێو ئەو کاتەیان هیوا هەیە بە یاریکردن بەسەر ئەوە یان بە سیرکردنی دراما و فیلم و یان کاتەکە ناقۆزێتەوە بۆ ئەوەی کە زیاتر لە خوا نزیک بێتەوە ئەو کاتێکی گرنگە جاران کە ڕەمەزانە هاودەها بە بابەتە دینیەکان بەڵام ئێستا لەگەڵ یا کۆمەڵێک مسلسلات دەرەچێت کۆمەڵێک بەرنامە و تەلەڤیزیۆن و شتان دەرفەتێک بۆ هەیە کە تۆ بەلاڕێە بڕۆیانەوە تا لە ڕەمەزاندا ببڕێ بەڵام ینی هەستەکەم ئێمە جیاوازە بێ ببین خۆی عادەتەن ئەگەر بیتە سەر ڕەمەزان ئەگەر بۆن منە ڕۆژ ئێمە ئەگەر حیکمەمانە بێ بە حیکمەوە نزیکی تا ئێوارە ئێمە خەریکین بینەوە ماڵەوەی تر ئەوە ڕۆژوشکان و دوایەوە چوون بۆ تەراویح مودەتێکی خۆی تایبەتی هەیە پێچێت دوایەوەش ئێمە زۆر جار بۆ من دەرس و دروستمانەکەوێتە شەوانەوە یان خۆبەرەوە پێشبرنی خۆمان خودی خۆمان ئەچێتە شەوانەوە یان ختمکردنێکە حیفزکردنێکی قورآنە بۆ جامیع دەستخۆش ئەمانە هەموو ئەتوانین بڵین دابەشەکەین ئەمە بۆ 20 شەوی یەکەم بەڵام بۆ 10 شەوی یاخیر بۆنێ لەیلەت و قەدرەوە توانین بڵین ئێمەش ناخەوین تاکو و نزیکی پاشێ و نوێژی بەیانی ئەویش بە زیندووکردنەوەی ئەو شەوانە چون بۆ مزگەوت و پیرۆزیەکان ڕابگیری ڕاستی وەکو کاگەکاروتی وڵی ئێمە گەر نەشخەوین بەخوام زۆر مەجای ئەومانێ دانیشین بە دیار فلیم و دراما شتان و چکۆ ئێمە زۆر لەگەڵێکی شاقساکین کەسمان تەسەوڕ ناکەم سەیری ئەو شتانە بۆ نمونە من لە منی ئێستا کە ڕەمەزانە من ئیمتحانی زانکۆم هەیە پێویستە سەعیکی جدی زانکۆ بکەم ئەمە بە ڕۆژەکەی مەیدانیە شەوەکەی ئەمێنێتەوە بێ ڕێخستنی ئیشەکان بکەینەوە یعنی ئێمەش لێرە ئەمانوێت چەند پرۆژە و چەند چالاکیێکی باشکەین بۆ ئەم گەنجانەی کە لێرن ئەوە بێ بە شەو باسیکەین بیتر بە چاتە بە کۆڵە ئیتر شەوەک درەنگەکەی ئەمێنێتەوە بێتر تۆ سعیەکەەوە بکە یان قورئانێگە خوێنیان عیبادەت تێگەکەی خۆت ڕێگەخیتەوە بۆ دووبارە سبێنێ وەڵا ڕەمەزان عادەتی کورد ناخوێ یعنی کورد درەنگە خەوێ ئێمەش بەخوا زۆر کورد لە ڕۆژانی ئاساش درەنەخەوێت چ بگا بە ڕەمەزان گرنگ ئەوەیە نەخەوتنەکەمان ئیسفادی لێ سوودی لێ ببینین و بیخۆزین زۆر جار ئیش و پرۆژەش معاف و ئەکەوێتە بۆ نمونە ڕەمەزان ئێمە پرۆژە و شتمانە بێت بۆیە کاتی دیاریکراوی بۆ دانین بۆ ئەوەی شتێکە ڕێکخەین و ئیسفادی لێ بکەین پلانی بۆ دابین کاکەحمەد کەس هەیە هەر ئەڵێ من ئیتر ڕەمەزان ئیش ناکەم بۆ منە کشتێکی هەبێ بەجێ هەڵێ ئەو ماوەی و لە دوای ڕەمەزان دەست پێکاتەوە بۆ ئێوە چۆنە خۆی بە حکمەیە کە من بە جامیعە مەشغوڵم لەگەڵ حیکمەیە ڕۆژانەکە لە بەیانیان لە جامیعە دێمەوە ئەگەر ڕۆژە حیکمەم هەبێ دێمە حیکمە ئەگەر نا ئەوە بۆ منە لە عەسرەکەی ئیسراحەتێ بکەم مراجعەیەکی حیفظ بکەمەوە مراجعەیەکی قورئان بکەمەوە ختمێ بکەین عادەتی شەوانم بۆ ئەمێنێتەوە کە هەم دوای تەراویحەکان خەریکی ئەو کۆمەڵە پلان و بابەتانە بم کەمە ڕۆژانە دامناوە بیکەم بۆ نمونە لە سەعی جامیعە خۆی بینێتەوە چونکە بمانەوە نەمانەوە ینی پێویستی بە سەعی هەیە ئیتر زائیدەن لەگەڵ ئەو چوزان مەگە کتێب خوێنەوەیەکمان دانابێت توانین بکەینە ئەو کاتانەوە دەرفەتەکان بقۆزینەوە بەڵام ئەوە نییە نا بڵێ تۆ وازی لێ بێنم چونکە ئەگەر پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی خی گەورە ئیشێکی لاخۆشە لە جوانە بەردەوام بێت ئەگەر کەمیش بێ ینی ئەو زۆر باشتە و لی کە تۆ بڵم لێسا ڕایەگرم دواتر لە دوای ڕەمەزانە دەست پێکەمەوە بە جددیتر و باشتر چونکە شتە ینی تۆزە قورسیشە دەست پێکردنەوەی پێچوانەکەشمان هەیە ڕەمەزانە کاتە خاڵی دەست پێ قسە یەک شتێکەژ ئێستا هەندێک شتێ سابتە تۆ ناکرێ وازی لێ بنی من ئیمتحانی زانکۆمێ ناکرێ سعینەکە بۆ منە داوامێکی ئیشم هەیە ناکرێن نەچم ئێرەم هەیە ناکرێنێن بەڵام یەک شتمان بیر نەچێت کە ڕەمەزان مانگی قورئانی پیرۆزە قورئان تیادا بەزیوە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێ گێڕنەوە کە لەو مانگەیە زیاتر وازی لە ئیشەکانی کێنا و لاوەکەکان گرنگی زیاتریاوە بە قورئان بە دڵنیایی و ئێمەژە بێ جەدۆلێکی جیاوازمانە بێت لە ڕەمەزان بە تایبەت لە خزمەت بوون بۆ قورئانی پیرۆز ئیتر ختمێ بکەین دوام بکەین زیاتر بکەین ئەوە گرنگە یعنی ناکرێت بڵین ئێمە وڵا بە هەمان مانگ ستایلی مانگەکانی پێش و ئەڕۆین بەڵام ئەوەی ترە بێ زیاتر
دا ببڕین زیاتر بۆ نەکەمتر بخەوین پێگومان بەپێی وەرزەکان و بەپێی کاتەکان و بەپێی مانگەکان پێویست بە داڕشتنەوەی پلان نەکات دووبارە. من پار بڕیارمە کە بۆ منە کە ختمەکە بە شێوازی تەفسیر بکەم بەڵام بڕوا بکەن یعنی کە دەستم کرد بە تەفسیرەکە بەس سوورەتی بەقەرە و ئالی عمران فریاکەوتم یعنی کە خوێنەوە چوومە ناواتەکانی ئەوەندە قوڵە هەر فریاوە نەکەوتم کە بڵێم ها بە تەفسیرەوە هەمووی تاو بکەم شتیش تازەتان هەیە ئێمە جەدۆلێکمان هەیە لەگەڵم برایانە و هەنێکی تریش لە برایان ڕۆژانە پێوی پابندین جەدۆلێکمانێ کۆمەڵەشتێکی تیا بۆ منە هەم لە بابەتی عیبادەتە هەم لە بابەتی ڕۆژانە و بەرەو پێشبوونی خوددا پێوی پابندین و ڕۆژانە ساح و زەربی لێین دواتر هەفتانە و ماگانە لێگە پرسیینەوە ئیتر هەر کەسێک کە ئیشەکەی بەباشی و بە جوانی کرد بێ پاداش دەکەین ببینی خۆمانەوە هەر کەسێکیش بۆ منە لە ئەمڕۆم هەفتەیە باشنە بۆ پلانەکانی بە جوان جێبەجێ نەکرۆ سزایین پارێ بەس کابرا لە ترسیەوەی کە غەرامە نەکرێ پارەکە نیا زۆر دەدۆلەکە بە جوانی بۆ نوێژی بانی بۆ جەماعەت بۆی زەربی لێنە ینی ئەم شتانە ئەکرێت لە نێوان برادەرە هەبن بۆ ئەوی زیاتر جدی بێتەوە بزە بە زۆر هاندان ئەنی تۆ نوێژی بەیانێکی خۆ بۆ برادری ناکەی 100% بۆ خۆیەکەی بەس با جەدۆلێک بوون نە هەبێ لە بینتانە ئاگاتان جدی ترێبی بزە بلانێ ئەگەر تۆ لە مانگێکا 5 جار نوێژی بەیانی بچووی تا بۆ مزگەوت سا بە جەدۆلەکە لە مانگێکا 20 جار بچی تا چەندێک هەڵتانە ئەو جەدۆلە گەورەترکەن لەگەڵ گەنجەکانی تر هاوڕەکانی ترتان بەڵام جارێ پێیان ئەڵێم ئەڵم هەر جارێت وەرەقەیەک تەواو بێ وەرەقەیەکی تازە دانی نەبێ شتە ئیزافەکەی بۆ نمونەگەر 150 سەڵاوات بێکین بە 200 ئاوا زیاترە بێن بۆ نەگەر هەفتەیەک بەس دووشەمە بە ڕۆژوو بین دووشەمە و پێنجشەمە ناوە بەس ماوە بوو کە ڕفیقەکانی ترتان بنە ناو پرۆژەکە یان بۆ ئەو خدکارانەی کە لە ئێوە هەم مامۆستان یانی لەگەڵیشە وەڵای ئەمەیان ئەم جەدۆلان زیاتر برادەرایەتیەکەی ئەوەی کە لە دەروی حیکمەش هەر برادەرین و لە ناو حیکمەش پێکەوەین سا نزیکەی 9 بۆ 10 کەسین بەس فکرێکی جوانە کە بەرفراوانی کەین بیخینە بووە بەتایبەتی لەم مادێ مانگی پارەکە لە بینی خۆیان چاڵنجێک لە سوۆشال میدیا ڕای بگەێنن شۆ ئەکرێ فکرێکی جوان ناکرێت ئیشی لەسەرکەین و گەنجی زۆری حەز لەو بابەتانی بزە لێ سا شتانە زۆر باوی هەیە جا ئێستا ئاواتان بینین زۆر ڕێکن ماشەڵا بەیەکەوە من و هۆنیاش ڕێکین بەیەکەوە لەسەر شاشە بەس جاری وایە زۆر شەڕەکەین ئێوە قەز ناخۆشی هەبووە لە نێوانتانە وڵا طبعا ینی بەنسبەت ئیش و کارەوە تۆ چونکە جاری وایە بێکەوە زۆربەی کات ئیشەکەین لە ناو حیکمەیە ئیتر طبعا ناخۆشی دەمەقاڵی هەر ڕوئە بە تایبەتی کاتێکە ئیشێک بە جوانی ناڕۆبەڕێەوە بەڵام ئەمە بەدەر لە بابەتی ڕفیقایەتی ئێمە لە ئیشەکەین و لە ڕفیقایەتی ڕفیقایەتی یعنی بۆم نەگەر هاتوو لە کاتی ئیشکردنایەکێکیشمان خەلەلێکمان تێکەوە کاریگەری نابێتە سەر ڕفیقایەتی و برایەتێکەمان هین کێشەکانی ئمە ساعتێ نەخانێ بابەتەکەی مەژەر بنەمایەکماندانەوە ئێمە لەسرم خاڵانە کۆکین لەو سنوورە لا ناین بۆ منە ئەگەر ئێستا لەگەڵ کاگاکاریان کاک ئەحمەد بچینە تونترین حاڵەتی تووڕەبوون لێک و ئەرە ساعتی ئێوارە پێکۆچین نانەخۆ بەس شتێکیش بووە لە ناو گەنجانە پیان وایە هاوڕێتی ها ئاسایی بووم نە بەرامبەر هاوڕەکەت هەنێ لە فز بەکاربێنێ هەنێک شت ئەبینێ باو لە ناو گەنجانە ئێوە پێتان وایە ئەمە دروست نەوەڵا ئێمە نەکەوێت کە مامۆستان نەک پێمان وایە دروست نیە ئێمە ئەسڵەن ئەو شتەمان هەر قەدەغە کرۆ ناوبەتانە زۆر کات باسیەکەین و یعنی هیچ وشەیەکی نەشیا و هیچ بێڕێزیەک حتا لەبەر چاوتەلەبایمە چەند هاوڕێ نەمە هەر بۆ نەبە مەڵەم ئەحمەد و بۆڵم ئاکار لەبەر چاوتەلەبای مامۆستا ئەحمەد مامۆستاکە یعنی نەوەڵاوانێم بە دوورین لەو شتانە لەخوا بە زیاوی شەڵام و گەنجێکیش هەروە بێ طبعا بەعام گەنجی کورد سپاس بەخوا باشە لەو بابەتەیە بەڵام هەندێک گەنجەیە کە وازانەوە نزیکترە هاوڕێتەکەی نزیکترە لە هاوڕێتی جاری لە گەنجم بیستووەڵێ حتا بوون ئەو جنێوە نەبێت لە بینتانەوە لێک نزیکنی نا هیچ جوانی بەڵام بۆ کەسایەتی ناشرینە بێت لێ بەدەوە شتێکی زۆر ناخۆشە بێ بووە لەسەر بابەتی شارەکە من و کاگەشیر بە سەراتێکی خۆشمانەیە خێوەتگەمانەیە مە ساڵانە جا بۆ دوو تەمەنی جا بۆ زانکۆمان هەیە بۆ گەنجانیشمانەیە جا خێمی گەنجان بوو مامۆسایەکمان باڵ کرد مامۆساسۆ ئامادەکاری بەرنامە پێشەوەی بێت بابەتەکەمان پێشکەشکە بە من و کاگەژیر وت کاگەوەرە سیناریۆ ڕێکە خین وتمان فەرموو جا بە حکمی من و کاگەژیر لە ناو تەلەبەکانە زۆر تێکەڵین یعنی قەت لە لای تەلەبەکانی مەخوشەیەکی ناشرین بێک ناڵێنان یەکمە نشکانەوەتەوە زۆر بێک و ئەمان بینن بەڵێ ینی هەر بە تێکەڵەوان بین تەوەقعی شەڕوشتمان لێ ناگەن وتی کاکە سوکە شەڕێ بکەم بێکەوە جا منەوە کاتە بەرپرسی خواردن بووم کاگەژێر بەرپرسی عامی ئیشەکە بوو ئیتر لەسەر بابەتی چا بوو وابزانم ئیتر شەڕەکە ڕوویەوەتی کاکە بۆ چاوەنێناوە
منیشوتم بابەت چایکی دەرسەکە کە ماوەساسۆ قسەیە کرد و تەلەبەکان هەمووی دانیشت لە گەرمەی مەوزوع عنزیکی 20 دقیقەیەکی باس کرد زۆر جدی بوو مەوزوع لە پڕۆی ود وڵا کاکە کردمان پەشڕ تەلەبەکانی تر دایەوە باسی ئەوەیان نەکرد تەلەبە زۆر کەم کاردانەوەی هەبوو ینی لە 35 کەسی لێ بوو 2 کەس کاردانەوەی هەبوو مەسەلەکە باسی بەرپرسیارەتی بوو کە تۆ لە حاڵەتەیە چی بکەیت بەوتمان کاکە بۆ هەڵنەستان ینی لە یەکمان کەن و هەمووی قەتە سۆرمان نەکرد بە شەڕکەنەوە دوایەتان بەیەکەوە بەس بڕاکە من بەشداری خێوەتگەیەکم کرد لیدەرەکەمان ینی ئەوانیش سیناریۆک بکردیان لیدەرەکە دووکیاو هاتن بە ناوی پۆلیسەوە چون دەستگیریان کرد هەر بەڕاستی ساری کابرای پۆلیسیان شکان هانی وێرانیان کرد ئەمە بە سیناریۆیەک بوو ها زۆر جار خەمخۆریت بۆ کەسەکە پەیوەندیت لەگەڵ کەسەکە ها ئەوەی لە چاوەڕوان ناکرێ جاری وا هەیە ڕەنگە بە شێوازێک کاردانەوە هەبێت خۆش هەست پێ نەگردبێ جا زۆر جار هاوڕێ ئەبێتە پەناگێ بۆ هاوڕەکەی تر لەوەی کە باسی خۆی بۆ بکات وە هەندێک هاوڕێش هەیە لەوانێم هەلە بقۆزێتەوە و نهێنی هاوڕەکەی یعنی باس بکە لای کەسانی تر کەمە بگومان بردووی خوا لە بێتێتی خۆتان لە جۆرە کەسانە پارێزن کە کەسانی فێڵبازیان پێوترێت ئێوە کەسی وا هەبووە لە ناوتانە ینی ئەو جۆرە خۆی تا بێت و ڕێنماییتان کرد بێت وڵا ڕاستی ئەو شتانە هەر ئەبێ بە تایبەت تۆ ئەگەر کەسێک بی برادر و هاوڕێ و زۆر بێ یعنی تۆ لە بوون لە زانکۆ و ئێمە لێرە لە حیکمەش ئەمە بە حکمی برادەرمان زۆرە ئەو شتە هەڕوو ئەیە بەڵام ئیترە بێ بەپێی هەم کات دووەم ناسین زیاتر تێکەڵبوون ئەبێت گیانکیتەوە بزانی کە ئەم کەسن سنوورێگەیت لەوە زیاتر تێکەڵ مەبە لەگەڵێ کەسێکی کە هەیە بۆ نمونە ئەتوانی تەواوی ژیانە لەگەڵ یا بەشکی برادرە بێ ئیترە بێ و کاتە خۆت لێ هاتووی خۆیان جاری وە ئەبێ بکەیتە غەڵەتەکەەوە ئەنجا دوایەوە چارەسەر بۆ غەڵەتەکە دۆزیتەوە بۆ لەگەڵ ئەو کەسەیە تەعاملت ئەگۆڕێ بەس باشانی هەنێک کەس پێیان وایە لەبەرەوەی ئێوە هاوڕێن و لێرن ڕەنگە هەل ناو حکمە ئەو هاوڕێتیتان هەبیان ئەوە تا ئەو چالاکیانێکی کەن تەنها بۆ حکمە بێ بەڵام دڵنیامەوە لە دەریشەوە ڕەنگە بە هەمان شێواز بە هەمان ڕۆحێت ئەم کارە بکەن ئێمە لە دەریشەوە تا ئەم چالاکی خۆمانەیە بێ لە حکمە بۆ نمونە چوونە دەرەوەمان هەیە یەکتربینینمان هەیە ئەگەر بۆ نمونە جاری وایە بۆی ئیمتیحانی 16ەوە ئێمە 2 هەفتەیە راکەین بە عوتڵا ئەو کاتە مەجای یەکتربینمان کەمە بێ و کاتە خۆمانش ڕێگە خەین بۆ یەکتربینی بە بەردەوامی هەفتانە ینی شەوان دانیشتنمانەیە هەموو هەفتانە شەوێکدا ئەنین بەیەکۆکۆ ئەبینەوە باسی کۆمەڵە بابەتێکەکەین بە تایبەتی باسی حکمە ئەکەین باسی دەروی حکمە باسی ڕەفیقاتی خۆمان ینی سابت ئەومان هەیە جا ئەڵێن کۆڕ زۆر خێرا حازرە بێ بۆ چوونە دەرەوە و ڕێخستنی دەرچوونەکان بەس کە جوانیە وڵا باشین لەوەیە بەس تۆزە لەگەڵێکی شارڕێکەوتین ئەزانین کەی بۆمانە کونجێ یعنی کاتەکەی ئەزانین ئەڵا لەوەیە باشین ئەڵە تۆزە سەری حازرەبین جاریوان لە حیکمەی ئەڵین کاگەم شەو بێکەوە چینە دەرەوە جا من هۆنیا زۆر دەمێت کە بەتوانین بچینە دەرەوە هەر بۆمان ڕێناکەوێت یەکێک لەو بابەتانی هەیە دڵنیام ینی چالاکی هەر ڕەنگە لە سنووری خۆتا بێەوەها بۆ خۆتەش دەکەن بەڵام کاتێک بۆ تەلەبەکانتە بەیانی بابەتەکان جیاوازە و بێگومان کە کەسێکیش هەر لە تۆ سوودمەند بوو لە تۆ چاڵنجێکی باشی کرد ئەمەمە زۆر جێ دڵخۆشیە ئێوە هیچ هینێکتان هەیە چالاکیتان هەیە لە دەرەوە بۆ حکمە بۆ خەڵکی کە بەدەر لە خۆمان بەڵێ ئێمە ئەم هاوینە لە فەزلی خوای گەورە خولێکمان هەبوو بە ناوی موسعەبی کوڕی عومەر ئەم خولە بۆ تەمەنی حەوت بۆ پۆلی حەوت بۆ پۆلی نۆ بوو ئەم خولە چی بوو کامل هاوینەکەت لەگەڵ ئێمە بەسەریان برد جەدۆلی ڕۆژانەیان هەبوو دەرسی جددیان هەبوو یعنی بەشێکی باشی ژیانیان لەگەڵ ئێمە بەش کرد بوو یعنی عادەتی ئەو تەمەنە یان لا ئایا بە ڕێگە خراپەکە یان خی گەورە هیدایەتی پێ بەخشەویە بەرەو ڕاستەکە ئێمە بیرمان کردو با لە جاتی ئەوانیش خەم بخۆین یعنی ئێمە خۆمان ئەو تەمەنەمان بەڕێ کردووە خەریب وە لابین یان یەکێ بووە بە ئەوەی خی گەورە هیدایەتی ئێمە بە ئێمە وتمان با ئێمە جارە هیدایەتەکەمین سپاس بۆخوا کۆمەڵ لە تەلەبەی باش ئیسفادی زۆر باشیان کرد بە چی ئازانی ئیسفادی زۆر بە فیدباکی دایک و باوکیان یعنی دایک و باوکیان خۆزگایان نەخواست لە کاتی دەوامیشە ئەم جۆرە خولە بەردەوام بێ یعنی ئێمە دوو ئاماجی سەرەکیمان هەبوو لەو خولە یەکەمیانەوە بوو کە ئەوان ئیسفادە بکەنم هاوینیان بەکاری باشەوە بە تایبەتی بە خوێندنی دەرس و دەورەوە بەڕێکەن دومینیانەوە بوو کە ڕەفیقاتێکی باش لە بینیانە دروست بێ بڵاتەکەی لەو تەمەنای ئاسا بۆ نەپۆلی حەوت وەشتنەوە بەعام ئەگەر بۆ حیکمەش بڵێ بە زۆر ینی دێن بۆ حیکمە بەڵام سپاس بەخوا لە دوای ئەو خولەوە وای لێ هاتبوو تەلەبەکە پێنجشەمان دەوامێ بوو لە حیکمە یەکشەمانیش هاتەوە لەگەڵ یەکترا ڕەفیقاتێکی زۆر باشیان دروست کردەوە تەلەبەی بوو یەک ڕۆژ داوامی هەبوو لێرە بە زۆر ئەهاتەوە سپاس بخوا دوای ئەو خولێ سا 3-4 ڕۆژ لێرە کاکە بڕۆ ڕواست بێنە
لەگەڵ ئێمەشا زۆر تێکەڵ بوون ئەروەڵای ئێستا ئەمە جێ خۆشی ئەو کەسی عیلمێکە بەخشێتەوە ئەگەر بەدڵ بەخشێتەوە بۆ لەبەرخوا بێت زۆر پێ خۆش ئەگەر کەسێک مەفەرمی خەیر الناس ئەنفعهم للناس باشترینی خەڵک ئەوەیە کە بۆ خەڵک باشە یعنی ئەو حەدیسە ئەگەر ئێمە بەس ئیش لەسەر ئەوە بکەین ناکرێت بەس خەمی خۆمان بێ بەس بیر لە خۆمان کەینەوە ینی بەس خۆمان خۆشمان زۆر تاگنین یعنی ئێمە بەردەوام خەریکی خۆچاکرینەوەڵا ئێمە دایم ئەڵین پڕاپڕی غەڵەتین بەڵام ناکرێت بڵین ئێمە جارێ خۆمان پێرفێک دەکەین ئەنج ئەو خەڵکە نا سپاس بخوا کە توانایەکت هەیە کاتێکی بەتاڵێ توانی سوودە بگەنی سوودەکە بگێنە جا لەسەر ناوەکەشی ئەوەی خولی مصاب زۆر بیرمان کردەوە کە ئەم خولە ناوی چی لێ بنی دواتر لەسەر خولی مصعبی کوڕی عومەر ڕێکەوتین ئەو سەحابە بەڕێزەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەوە بۆمان هاو پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک ویستی کۆچ بکات بۆ مەدینە پێش ئەوە ویستی کەسێک بنێرێت کە تاوەکو خەڵکی مەدینە ئاشنا بکە بە دینی ئیسلام گەڕا لەناو هاوڵانە مصعبی کوڕی عومەری هەڵبژات هۆکارەکەشی ئەوە بوو گەنجێکی هەم کەسێکی گەنج بوو و هەم کەسێک بوو شارەزایەکی باشی هەبوو بەو تەمەنەکەمەوە ناردی بۆ مەدینە بە تاقی تەنیا ناردی بۆ مەدینە دوای ساڵێک هیچ ماڵێک نەما لە ناو شاری مەدینە باسی ئیسلامیتیان نەکرابێ یعنی ئێمە لەسەر ئەوە وتمان گەنجانێکیش لەمە دووە ئەتوانین ڕێنمونیان بکەین کە بەو جۆرە بن هەستی بەرپرسیارەتیان هەبێت و بۆ خەڵکی ئیسلام بڵاوکەنەوە ئەسا کێشەی گەنجی ئێمە ئەوەیە کەس بە پرسیارەتی ناکات بۆ نمونە گەنجێک لە ماڵێکدایە هەست بەوە ناکات دانیشتووە هاوینەکەدا ئەنیشێ خوێندنی نیە هەست بەوە ناکات بچێت ئیشێک بکات و بژێوێک بۆ خۆی پیا بکات ینی هەست بە پرسیارەتی ناکات لەو خێزانەیە بەتەکید وە ینی بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و خەیرکم من تعلم القرآن وعلمه يعني زۆر تەلەبە ئەبینین کە دێت لێرە فێری قورئانە بێ قورئان ئەخوێنە ئیجازە وەرەگرێ بەڵام دواتر دەرسەکە ناڵێتەوە یعنی ئەو هەستەی نییە خودلانە مەشغوڵیت بێ بەڵام زۆریشمان هەیە کە دوای ئەوەی کە ئیجازەیەک وەرەگرێن نمونەی جوانەوە بەتەکید پێویستەکە عین تۆ لەگەڵیشا و ئیجازەیە خەڵکی تر فێری قورئان بکەیت و دووبارە ئیجازەیان پێ ببەخشیت زۆر ڕاستە ئێمە ئەچینە لای ناوبڕێک دەبدەین ناوبڕەکە دەست پێکەینەوە دووبارە سڵاتان لەبێت لە گەنجینە بەردەوام ئەبین لەگەڵم گەنجە پڕ ئەزمونانە ئێوە سێ بواری جا بەیەکەوە هاوڕەیەکی بە وەفاشن بۆ یەک و پەکیشتان ناکەوێت ئەندازیاریان تایە یاساییان تایە دکتۆریشان تایە ئەگەر پێیان بەهری سێ بواری زۆر گرنگ کە هیچ ڕێکەوتێکی جوانە ینی ئەندازیارێک و دکتۆرێک و محامیەک خوا بۆ ماناسان کە ئینشەڵڵا جارێ لە خوێندنەی هەر بە فعلی ببین بە شتانی فێربوون و فێرکردن لە ئێوە چێ کاک ئەحمەد ڕاستی خۆی فێربوون یەکێکە لە هەر شتە مهمەکان کە لە ژیان تا بەردەوام بی لەگەڵیە ینی فێربوون لە هەر بابەتێکا بێ بۆ منە فێربوونی زمانی تازە بێ فێربوونی هەر عیلمێک بێت جا عیلمەکە پەیوەندی بە دنیاوە هەبێت یان پەیوەندی بە زانستی شەرعیەوە هەبێت بۆ هەم بۆ دنیات هەم بۆ ئەو دنیا یەکێکە لەو شتانی کە تا کۆتایی تەمە نابێت لەسەری بۆسیت و بێگومان بەردەوام بیت بۆ منە زمانێکی نوێ زمانی ئینگلیزیە زمانی عەرەبیە فێربوونی ئەمانە یەکێکە لەو شتانەی کە پێویستەکات تاوەکو کۆتایی تەمەن لەگەڵ تا ئەبێت یعنی پەیوەندی بە تەمەنەوە نییە فێربوون ئەگە بتوێت زیاتر فێر بی ئەگەر نەی بەخشیت ینی ناتوانانی زیاتر فێر بجێگی ناگیرێتەوە بەتەکید وایە وەکو باسمان کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خەیرکم من تعلم القرآن وعلمه تۆ چۆن فێری قورئانە بیت پێویستیشە دوای ئەو قورئانەکە ببەخشیت ئەو عیلمی کە پێت وەرد گرتووە بیبەخشیت زۆر جارە باکارێ بکەین یانی قورئان نەبێتە حوجە لەسەرمان بۆی کە ئەوەی کە پێمانە نەمانتوانی بیبەخشینەوە سێگێ لەو کەسانی کە عیلم ناگێنن و کەسانە ڕەزیلن لە ئەسڵا عیلمیان پێ نییە بۆیە عیلم نابێ ڕەزیلی تیا بکرێ بێ بۆ بەردەوام تۆ بیگەێنی شتێکی زۆر جوان هەیە لێ خودی فێربوون فێرکردنە یان بۆن لای ئێمە گەر دەرسێ ئەڵیتەوە ئەو پێشتر ئەگەر لەو بابەتەیە خراب بوو بیکە ئەو دەرسە خۆ دوورتەوە سێقات و چوارقات باشتر بی باشتر زەڵبتیەکەی سابوو منە هەر ئێوە بابەتی ڕاگەیاندن معدل ڕۆژانە مقابلە و بەرنامە و شتان هەیە معدل شتی تازە فێر نابن مەگەر بزڵ دوای بەردەوام سێرچ ئەەکەی و بەرنامانی کە هەتا تۆ بە دوێدا چوونی بۆ ئەەکەی بەرنامەی تر ئەەکەی من شەم زۆر باس کرد و جاری وایە ینی ستەوەە میدیاکاری باشە زانیاری تێونەتە لە هەنەشتانیە بەڵام ڕۆژێک گانی تەوەرە هەیە باسی بۆ منە جوتیارێکەکەی کاری جوتیارەکەی مەجبوری لەسەرەوە هینە بخوێنیتەوە ئایان زۆر جار هاڵن
من وەکو خۆمەها باش نیم لە شتی میکانیکە ئەڵەن بۆمە لەسەر سیارەچی بێ ئەو زانیارە هەبێجا خۆی بابەتی تەخەسوس زۆر گرنگە هەنی کە تۆ سپۆڕیەکەت هەبێ لەگەڵیشە زانیاری هەبێ لەسەر بابەتەکانی بێگومان تۆ هۆنیا خان سەرەتای کارکردن لەگەڵ ئێستا زۆر جیاوە زۆر جیاوازە بێگومان ئێستا سەرچاوەکانی فێربوونیشم جیاوازە ینی ڕەنگەکە پێشتر ها سەرەتاکە هەنگاوانی بۆ فێربوونێک بەشتی سادە دەست پێ بکەی بەس دوای ئەوە ئەگۆڕێ بێت تۆ زۆر لێ ئەزمون هەر بۆ پێیان نابێت کە خوێندنەکەی خۆت بکەیت و ئەو وارێکە ئەتەوێت بۆی بخوێنی پێویستە لەگەڵ خوێندنەوەی بۆ بکەیت لەم لەو لا سەرچی بۆ بکەی ینی بۆ شتانە ئەزمونێکی زیاتر سەر و بابەتی فێربوونە کە وتان هەر فێربوون نییە و فێرکردنیشە خۆی زۆر جار ئێمەوە تێگەیشتین کە فێربوون ئەبێ بگەیتە کامەڵبوون اینجا خەڵک فێر بکەی بەڵام بیرۆگەیەکی ڕاست نییە چونکە تۆ قەت ناتوانانی بیتە بەرزترین ئاز لەو زانیاریکە ئەتوێ بەدەستی بێن بۆیە ئەبێ پەلە بکەی لە فێرکردنە چونکە زۆر جار بە فێرکردن باشتریشە چێتە مێشتەوە و زیاتر تۆ کە یەک شتێ هەبوو من دیقەتیەوە ماسان برانە بۆ مەجموعەی تەلەبەمان ئێمە معدل هەر لەبەر تەلەبەکانیش بێ خۆمان فێریشتی تازەبین لەبەر تەلەبەکان بێ خۆمان هەوڵبین ڕۆژە تەلەبێ پرسیارە لێ بکان نەیزانی ئێوارەکەی بە دوایە چی ئەمە خۆی هۆکارێکی زۆر سەرەکیە بۆی زیاتر فێربی لە هەموو بابەتێک و هەموو بارێک جا فێربوونیش پێویستی بە پلانە ینی بەرەو پێشچوونە و ئامانجەی کە هەتە پێویستە پلانێکی باشی وەدابنی بۆ ئەوی پێ بگەی ئێوە لەگەڵ دانانی پلان و ئەو ئامانجەی کە ئەتانەوە پێی بگەن چۆنن وڵا ڕاستی نەک فێربوون هەر هەموو ژیان پێویستی بە پلانە خی گەورە بۆ هەر یەکێک لێمە تەمەنێکی پێبەخشیوین ئەبێ ئەم تەمەنە بزانین چۆن دابەشی ئەەکەین یعنی ناکرێ بگەڕینەوە بارەگای خی گەورە و تەمەنێکمان بەسەر بێ لە هیچە ئەبێ کات زۆر گرنگە قسەیەکی سەحابێکی بەڕێزەیە کات وەکو شمشێر وایگەر نەی بڕی ئەو بڕێ بەڕاستی ئەو قسێ زۆر تەواوە یعنی ئێمە 24 ساعتمان هەیە ئەو 24 ساعتە دابەشی نەکەی ئەکرێت 2 ساعت نیو ساعتیش ئیسفادە لێ نەکەی هەیە لەو 24 ساعتە نمونەمان هەیە زیاتر لە 24 ساعت سوودی وەرگوانی بیرەکەیت و لە ئیشەکانی چۆن لە 24 ساعت فریاکەوت لەسەر ئەو کات قۆستنەوەی من وەختی خۆی 2 ساڵ پێش کە لە پۆلی 11 بووم تقریبا من لە 21 ئیجازە وەرگرت ئیجازەی حەفظ جا بۆ ئیجازە وەرگرتن پێویستە کاتۆ 5 جوزە قورئانە لەبەر بێ بۆ ئەم تەمەنی ئێمە طبعا 3 مانگی مابوو بگەمەوە ئیمتیحانە تقریبا 2 جوز و نیوە قورئانم لەبەر بوو پێویستی پێ بۆ بوو کە من 2 جوز و نیوی قورئانی تر لەبەر کەم لە کاتێکا کە من مەکتەبم هەیە پۆلی 11 بەڵێ لەگەڵ کاکاکاریشا لە سەلاحەدین و جا سەلاحەدین ناسراوە بە قورسیەکەی بێتێ ماسکە سەلاحەدین جا من بە پلانێکی زۆر باش بە پلانێکی باش لەگەڵیا ڕۆشتم ینی بیرمە ئەو کاتانەشی کە لە مەکتەب بەیانیان بووم ساعت 6 بەیانی هەڵەسام تا 7 خەریکی حیفزەکەمە بووم لە 7 تر بۆ 7 خۆم ئامادەکرد و چوون بۆ مەکتەب طبعا بەرەکەتێکی وا گەورەشی تیا بوو لەو کاتەیە کەمترین سعیمە کرد بۆ مەکتەب لە کاتێکا بەرزترین دەرەجە مێنا زۆر بە باشتر لە دەستەکانی شتەیە گەیشتم تەنانە ڕۆژ ئیمتیحانی سیجوزیەکەم کە ئیمتیحانی سیجوزیم کرد لێرە بیرم 10 ساعت دی بەیانی بوو هاتم لێرە ئیمتیحانم کرد دوای ڕۆکەی لە مەکتەب ئیمتیحانی 20ەکەی مەکتەبم هەبوو جا ئیمتیحانی 20 مەکتەبێ خەڵک بەتای لە سەلاحەدین ناچێتە دەرەوە من بەیانەکەی ئیمتیحانی سیجوزیم کرد چونکە بۆ بە پلانێکی باش لەگەڵ هاتبووین هەم یەکلاییمان کردبوو بابەتەکان هەم بۆ لایانی حکمە و لایانی قورئان هەم بۆ لایانی دەرەوە بەزۆر کاکاکاریش مەجبورە کرد ئەگەر یەکێک لە شتە گرنگەکانی پلاندانان ئەوێت تۆ ئامانجێ هەبێت یعنی تۆ کە ئامانجێک هەیە بۆ توانی پلانێکی بۆ داڕێژیتەوە بۆ نمونە کاک ئەحمەد باسی ئیجازەی قورئانی کرد تۆ کە ویستی ئیجازەی قورئان بەدەستبێنی ئەبێ پلاندانی فڵان و فیسار و 3-4 خاڵ هەیە جێبەجێکەی ئەمە لە کاتەکانە بێ دابەشی کەیت و بەس تۆ بە فعلی ئامانجێک نەبێت لە ژیان 2-3 ئامانجە نەبێ تۆ ڕۆژانە چیەکە یعنی ساش ئەوەنە ئەدەوات زۆر بووە ئینسان مەشغوڵەکە ئەوەنە ئەدەواتی ئەوە زۆر بووە کە ئینسان بەرەو ئەوە با کە حەز و خولیاکانی زیاتر دۆپەمین لەو شتانەیە ڕێژێ بۆیە بوونی ئامان زۆر گرنگە بۆ سەرەکی گەنجانیش لەوە کە نازان چۆن پلان تا بنێن چۆنێتی دانانی پلانەکەەوە کێشەیەکی زۆر زۆریانە لە نیامشتی بیر شتێکم گەوتوین بۆ تەلەبانی هاکە لە دوانزن بێ ماڵ و هەمووی خزمەتیان هەمووی خزمەتی ئەبێ بەس یان کاژورەکانیانە دەرەوە ماشاءالله توت بەدەست بهێنیت و هەریکێکیشان ماشاءالله دەرەجەی بەرزیان بەدەستێناوە لەو بشانی کە چوونیانی بەڕاستیمە بۆ زۆر کەس جێی سەرسوورمانە باشە خەریکی حکمە بی خەریکی قیرەئات بی خەریکی حیفظ بی یعنی ئێمە لای کەسێک پێی وایە ئەسڵەن مستەحیلە یان ناتوانێت ئیلا بێ گرنگی بەیەکێکیان بات خۆی یەکێکی تر لە کێشە گەورەکانی کۆمەلگا ئەوەیە کە گەنج پلانی نییە ئەم بێ پلانیەوە سەر لە چیەوە دەرەکا بۆ نمونە چوون بۆ کافتریایە کات بە فیرۆدانە خەریکی تیکتۆکە سکرۆڵەکاتە بەیانی ئەم بابەدانە هەتا دوایی یعنی زۆر بەشتی لاتوپوتەوە خەریگە بێت بەڵام
ئەگەر بێتەوە سەر ئامانجە سەرێکەکە ئامانجێ بۆ خۆی دانێ پلانی بۆ دانێ ئەتوانێت ئەو بابەتانە دەربکات لە ژیانی و بۆی ئاسانتر بێت. جا زۆر جار کەسێک هەیە کە ئامانجێکی بەخۆتیشی هەیە ئامانجێکی زۆر گەورەیشە بەڵام هاوڕەکانی کە لەگەڵیان بە لای ڕێی خراپە ئەیبەن و ئامانجەکی لێ تێکەیە مەش کاریگەری زۆر یەکێکە لە کاریگەریەکان ئەوەیە هەندێک گەنجی دەرەوە هەیە زۆر باشن یعنی حەزەکەن حەزیان بم ستایلە ژیانی خۆیان نیە بەڵام هێشتا ڕێگاکەیان نەدۆزیوتۆ داخڵ بن یعنی چۆنەڵی جاری وایە بەرنمەیەگەکەی خولێگەکەی تۆ گەنجێکی دەرۆ داخڵە بێمە زۆربەی تەلەبەکانی ئێرەوان کە شتێکی ئامەکەینەوە گەنجەکەیە بۆ ئەم خولە سیرەکە ئێرە شوێنێکە ئەکرێ ژیانی خۆی تا بدۆزێتەوە ئەکرێ زیاتر کاتەکانی لێرە بەسەر بێت ئەکرێ میش گەنجێکی بە پلان بێ ئەنج حەز بە ئیشەکەکە و زیاتر پلانجان قەنەعەتیان بۆ دروست بووە کایتر ئەگەر کەسێک بن گرنگی بەلایەنە دینەکە ئایتر لە زۆر دوورەکەوێتەوە ناتوانێت خۆشی هیچ خۆشیێک خۆیەوە یەکێکە لە بیرکردنەوە خەڵەتەکان ئەڵێ ئینسانی ئیماندار لەسەر زەوی ناتوانێت خۆش بژی هیچ جوان نییە بەڕەئی من لە نیاخان باسی هاوڕێی خراپی کردنجا بابەتی هاوڕێی خراپ زۆر جار یەکێک من هەراون منەی زیندوم لایە خۆی نیەتی باش ئەوێ ئیشێکی باشکە بەڵام لە مناڵیەوە یا مدەتێکی زۆر خۆی بە ڕەفیقێکی خراپەوە گرتووە یا لای شەرمە یا نایە دڵی ئەو بشکێنێ بۆیە بەلا خراپەکەی هەر بەردەوامە بێ نایەتە سەر لایە باشەکە بێ هاوڕێی خراپە توان بڵێم زۆرترین تەسیری هەیە لەسەر ئینسان. جا ئێوە وەکو گەنجێکی کاریگەر دڵنیام هاوڕەکانتان هەمویان باشن و ڕۆڵ لە دینن بەڵام کەسانێک هەبوو یاخود هاوڕەیەکی دوورتان هەبووە کە ئەهلی کافتریا و جگەر و نێلگەرە بێت و ئێوە هێنابێتانە ناو ئەم دەستگایە و دوورتان خسبێتەوە لەو بابەتانە بەتاکید یعنی ئەو شتانە هەر ڕوئەیە تۆ چونکە بە حکومێت و لە جامیعی لە حکمێت لە ماڵەوە لە دەرودراوسێ خەڵک زۆرە ناسی ئەم شتانە هەر تووشت ئەبێ ینی بۆ ئێمە جاریوە هەیە لێرە هەر نەک دەرس و دەور بۆنە سیمینارێکمانەیە باسی بابەتێکە بێ کەسێکە ناسین بۆ منە ئەم پۆستەکەی بۆ نێرین ئەڵێ ئەم شتەیە حەزەکەین بەشدار بێ وردەوە لە بەو جۆر ڕای ئێکشین ناو ئیشەکانەوە ینی من یەکەم جا بیرمەکە چوومە توبعام لە مەرحەلەیەک 2 کە 3 کەس بووین لە حیکمە بووین ئێستا سپاس بۆ خوانزیگی 15 بۆ 16 کەسین بەس لە مەرحەلەی خۆمان بەس لە مەرحەلەی خۆمانە بەردەوام هاتووە حیکمە ئەکەین لێش زۆرتان بەتاکید هەر کەس لە بەشی خۆیان کاریگەری زۆری هەیە ئافولەن یاخان لەسەر و قسەی تۆ من برادێکمە بوو لە زانکۆ ئەهلی کافتریا و ڤیپوانە بوو یعنی ئێمە لەگەڵ ئەم برانە خۆمان مەحروم نەکرۆ لە برادایەتی ئەوانە ئێمە بە دوای ئینسانی چاکان ناگەڕین بە دوای چاکی لە ئینسانەکان ناگەڕین ئەم کوڕە زۆر باش ئەمە یەک دوو پرسیاری بچووکی لەسەر دین بۆ دروست و پێی وەڵام نەدرابوو بۆی ئەم لایەنەی گرتە بوو سپاس بخوا بە هاوکاری ئەو طبعا دوای فەزلی خوای گەورە یەک دوو هاوکاریم کرد و وەڵام یەک دوو پرسیارمە ئێستاکێکە لە کەسە زۆر مولتەزیمەکان ئەسڵەن ئەو جاری وایە بە منەڵێ ئەمە بکە و ئەوە بکە و یعنی مەبەستی من چیە هەندێک گەنج هەیە یەک دوو پرسیاری بچووکیان لا قسەیان ئەڵێن ئەو نەفەرە خۆ موسڵمانە بۆ ئاواکە ئەمانیان کرۆ بە هۆکاریەوەی کە ئەمان بیر نەکەنەوە وا بژین یعنی دوور لەخوا بژین ئەمە بەڕاستی یەک چۆنەڵی هیمەتی گەرەکە یان قسەیەک هەیە لەناو گەنجانەڵێ بابەگیان واز لێ بێنە من و ئەوەیانەوە بەڵێ ئەو زۆر خەڵەتە بەڕاستی یعنی ئێمە قەت سپاس بخوا خۆمان گیان نەکردوێتەوە یعنی ئەسڵەن ئێمە شایانی خەڵەتی یعنی بەڵام ئێمە وەکوتم بە دوای باشی لە کەسەکان ناگەڕی باش ئەو شتانی کە هەسە سەرقاڵی زۆری بۆ گەنج دروست کرد ینی هەندێک کەس هەموو شتەکانی گەنجە بنەوە بەلایەنە نەرێنێکە گەنج خەریکی سوۆشیال میدیا خەریکی کافتریا خەریکی نازانم جۆرەك لە شتەکانە لە کاتێکە ئێمە گەنجی نمونەمان زۆرە تا چەندێک پێتان وایە ئەگەرێمە جەختکەینەوە سەر ئەو لایەنە باشی گەنجان کەتیانایی ڕاستە ئێستا وەرمە ئەگەرێمە باسی لایەنە خراپەکە بکەین گەنج بێپارەیە لانی ئابووری لایەنی سیاسی لایەنی پەیوەندیەکانی ڕەنگە زۆر شتی هەبێکە کێشە بێ بۆ ژیانی بەڵام یعنی لەگەڵ ئەوشە گەنجێک کە خۆی گونجێنێک کە هاوسەنگی ڕاگرێ بە جیاوازێکی هەبێ زۆر ڕاستیانی ئێمە باسی هەر لایەنێکی گەنجکەین زۆرە بەڵام خەڵک بە عام لایەنە خراپەکەی زەق کردوەوە ئینە ئەمە گەنجمان هەیە بۆ منە دیار نییە یەک عایلەی گەورە بەڕێوابە لەسەر شانی خۆی گەنجمان هەیە خەریکی نووسینی کتێبە کتێبی زۆر بە قوت ئەنووسێ لە تەمەنێکی گەنجیا بەس چۆنەڵی زیاتر خەڵک هەر حەزەکە باسیەوە گەنج کە ئاوا خراپە گەنجی ئەم سەردەمە بەو لا ڕێیا ڕۆژن چکە مەش بەڕاستی ئیعلامی ئەم سەردەمە تایبەت ئیعلامە خراپەکان وایان کردووە زیاتر ڕووە خراپەکەی گەنج پیشان بدرێت لەگەڵیش سوۆشیال میدیاکە هەر لە حیکمی خۆشمانە ماشەڵڵا گەنجمان زۆر یعنی لانێ بڵین بە بەردەوامی 100 بۆ 150 تەلەبی گەنجمان هەیە کە بەردەوام هاتووە حیکمە ئەکەن ینی جارێکیانە مە دەرسێکمادانە مامۆسایەکی بەڕێز سەرەتا 5 گەنج بوون ئێستا بە بەردەوامی هەفتانە بەردەوام نزیکەی 40 بۆ 50 گەنج بەردەوام هاتووەکەن ینی ئەو سەرەتا ئەو دەستگرتنە ئەتوانێت کاریگەری زۆر گەوری هەبێت دواتر گەنجان ڕائەکێشە و گەنجی باشمان بێگومان زۆرە بەڵام ئەو شوێنەیە کە کۆیان کاتون بۆ بابەتی ڕخنەگرتنە لە گەنج و ئەمانە زۆر جارەوە کەسانی گەورن یان بە ئەزمونن
ئەمەنی کە گەنجشکێنەوە یان ڕخنیان لێگرم چارەسەریان بۆ نادۆزن یەکێکە لە مشکلە یان دەستیان بگرم چاسەیەکیان بدۆزنەوە کاکە من هەفتانە لە یەکێ پرسمەوە کازانم وایە یاوانە بۆیە بێئاگەییمان لەمەیان چارەسەر نەدۆزینەوە بە دوای حەلاگەڕان ئەبێتە هۆی ئەمانە زیاد زۆر جارەمەش وەکو بەهانەیە گەنج خۆی بەکاری هێنێ بۆی شتێک دەکەن بڕوا بکەن ینی زۆر جارڵێ دنیا وایە من هەر باشە ئەمەشم پێ باش ئەبینێت خۆ بەشێکی قسەکەشی ڕاستە ینی لە سەردەمێکین گەنجی ئەم سەردەمن بتوانێت لەخوا نزیک بێت و بتوانێت ئەوەی کۆنتترۆلی ژیانی خۆی بکە ئیشێکی گەوری بەڵام ینی هەشمانە نابێ خۆمان بەراورکەین بەڵێ نمونەی گەورەمان زۆر ینی ئەبێت چاو لە باشەکانکەین دایم چاو لە باشتر خۆماکەین ئەروەڵا باشە هیچ یادگارێکی خۆش حەزەکەم باسێکی یادگاریە بکەین یادگارێکی خۆشتێکی خۆشتان هەبێ ئێوە وەکو گەنجێک کە ئەچنە دەرەوە بەردەوام بەیەکەوەن کاتەکان زۆر بەیەکەوە بەسەر ئەبەن شتێکی خۆشتان هەیە پێکەوە وڵای یادگاریەکی خۆش ئەگەر من ئێساوی لە خەیاڵم لەگەڵ کاگاکارە پارنا پێرار لە پێشانگەی کتێبەکە بووین وڵا قەدەری خوا نەفرێک هاو چۆنی و چاکی و مامۆستا و ئەمانە پخی خۆشمانە بووڵە وڵات ئەمانە حەزی کرد ڕسمێکمان لەگەڵا بگرێت وڵا جارێکە نەفرێتتر هاو نزیکی تا سێ کەس چوو هاو لەگەڵ من و کاگاکارە ڕسمیاگە هیچ شتەکەمان زۆر بەلاوە سیر و تۆزێ هەم دڵمان پێی خۆش بووم بەلاشمانەوە سیر و 2 ساڵ لەمەوە پێش بوو یعنی ئەم برایانە جاری وایە من لەگەڵ یەک ئەوەنە تێکەڵین کە لە دەرەوە خەڵک بوونە ڕوئیایەکی کەی بۆ ئێمە هەیە ئەوە زیاتر خۆشە بەلامان و هەستێکی تایبەت لە ئیش و چالاکی حکمەیە بینی بوویانی لەوە بوو کە ئیتر بینی بیان وەک ئیدارە و شت ئیشەکانمان بەڕێوە هەندێک ڕوودا هەیە لە ژیانە کە ڕوویانی مرۆڤەکە نازانێت چەندێک کاریگەری هەیە ئافرەتێک باسی وەگرێ جارێک لە مەتار هەر ئاسایی ینی ئافرەتێکم بینیوە بەتە من جانتای پێ بۆ نەیتوانی هەڵگرێ یارمەتیمەوە وتی بڕواکە ئەوە دوعای جوانی بۆ کردم هەتا ئەمڕۆیان هەتا ئەو ڕۆژێک کەماوم قەدە دوعا باشانی ژنم لەبیر ناچێتەوە هەر ڕەنگە کارێکی زۆر زۆر بچووکە تۆیەکی زۆر بەنرخ دەردی تۆڵی دوعای دایک و باوکێکی تەلەبێ من دڵمان بوو شتانە خۆش ئەو شتانە زۆر زۆر گەورەی کاتەوەش فیدباکانشتان بۆیەتەوە هیدێک بۆ الحەمدولله بەردەوام فیدباکمان بۆیەتەوە هەنمانەیەن یان بۆ نمونە ڕێگەی تازەمان پێڵێن ئەمە بەردەواممانەکە لەسەر ئیشەکە یعنی من پۆستێکمان کرد لە مودەیە کۆمنتێکم بینی زۆر جوان بوو مامۆستایەک بوو کۆمنتی کردبوو طبعا باسی تەلەبی حکمە بوو پۆستەکە کۆمنتی کردبوو نووسی بووی من تاوە کەسا سەردانی حکم نەکردووە بەڵام لەو قوتابخانەی خۆم کە دەرسەڵێمەوە هەر تەلەبەیەکە بینی بە ڕەفتار و ئاکاری جوان بوو بێ ئیلا گەڕاتەوە بۆ حکمە دائیمە تەلەبەکانی حکمە یان ئەو تەلەبانەی کە ئەهلی قورئان بوون جیاواز بوون ئەمە یعنی دڵخۆشێکی زۆر زۆرە بۆ ئێمە وەت یعنی ئەبێتە هەندانێک بڕوا بکەن ئەمە من لە خۆم ڕوویاوە لە نیان ببوورە بەس بۆی لە بابەت کە دوور نەکەێتەوە چەند جار کە لە بەردەم حکمە تەکسیم گرتۆ ڕۆشتومەتەوە یەکسەر ساقەکە پێوتم وتو یاخوا دەستان خۆش بێ خۆ بڕواکە من تەنێ جار کاتوم ئەتوانە نەهاتوم بەڵام کە زانیوێتی لێوەیەم یان یەکسەر ڕوانگەیەکی جیاوازی بۆ تۆ هەبووە من ئەشتە زۆر خۆش بوو نەخۆشترین هەستە من دایکێکیان باوکێ باسی کوڕەکەی بۆ منەکە یعنی ئەوەی کە بۆ نابێ من بیزانم هەمووی پێڵە بەس بۆی من یارمەتیەکی کوڕەکەی بم لەو بوارەیە چاوی ئەو سیقەیە بۆ من بایی بۆ نە هەموو دنیا ئەم شتانە زۆر زۆر خۆشن لە ئیشوکاری ئێمە حەزەکەمیش بەسەراتێکی خۆشمان باسکەن چاپێژێ بەسەراتەکە باسکەن بام بیر نێتەوە کاک ئەژی باسی پێشنگای کتێبی کرد ئێوە خوێنەرن و چونەتە پێشنگای کتێبەوە هیچ خوێننەوە بابەتە زیاترە خوێنەوە سپاس بەخوا لە 2019 من وەکو خۆم باوت برانش دوای باسی خۆیان بکەن من ئەخوێنمەوە بە کەمی بەڵام سپاس بخوا 1-2 ساڵە زیاتر خوێندنەوەم چڕ کردوێتەوە زیاتر لە بواری جیاوازیشە ئەخوێنمەوە بڵێ پلانی خوێندنەوەمان هەیە و هەر بێکی شۆ پلانی خوێندنەوەمانێ و ڕۆژانە و هەفتانە ئەخوێنی جابێ هەموو یاساکانی جەبەرگەی کاگەژیر وەکو چالاکیش هەموو ساڵە ئێمە لەگەڵ پێشانگای کتێبە چالەکیمان هەیە تەلەبەکانە بین بۆ پێشانگە و مدەتێ لەوێ بن کتێبی خۆیان نەکردن و ئەیانهێنی خوێندنەوە هەرۆنی زەحمەتە تاکو فێرە بیت کە فێر بی خۆ ناتوانانی ینی داوایەکە ڕۆحت داوایەکە کە ڕاستی لەم ڕەمەزانەیە بەڵێ تقریبان هەمانە بۆ منە شەوان کاتێکدا ئەنی بۆ کتێب خوێندنەوە و بەڵام لە کاتەکانی ترا چونکە عادەتی بۆمە کەمتر مەشغوڵی بەپی پێویستی بۆنە دامان ناوە ئێمە هەفتانە ڕۆژانە بۆنە 30 لاپەڕیان 50 لاپەڕەکەمان هەیە کتێب خوێندنەوە
ئەوە گرنگە کە بزانانی چ بوارەکە خوێنیتەوە لەوانەیە ئێستا کاک ئەحمەد بواری طبیە حەزکات زیاتر طبی بخوێنێتەوە یان بوارەکانی ترژە بێ هەڵبژێرێت هەستەکەم بەعکسەوە بێت چونکە داوام ئەو نەخوێنێ شتی طبی بێزارە بێ لێ تاقەتی لێ نییە بەتەکیل لێ بێزارەوی جاواب بابەتی زانیاری هەر گرنگە بخوێنیتەوە لەسەر ئەیلەنیەکانەوە لەگەڵ کتێب خوێنەوە چۆنەوە دوانە وەڵا ئێمە باشین بەپێی وەکو خۆم بەپێی کات ئەگەر بۆم بکرێ ئەخوێنمەوە ڕۆژانە ئەتر جاری وا هەیە لێشیدا ئەوڕێم بۆ ماوەی بام دووبارە هەرچمەوە سەری من دايما يعني زور كيشم لقل هاكاتي خوێندنەوەی هەبوو بەتایبەتی جاروای هەر ڕۆژە دەوامەوانە هەیە دایما نەسە وام لێ هاتووە پێش خەوتن یعنی کاتێک مندانا ئیلا ئەبێ شتێکی دیاو خوێنمەوە زۆر ئاسوودەترە جاری وا هەیە بۆ تەوەرەکانە بۆ بابەتێکە کە زۆر هەنووکەیە و پێیزە من لەسەری بیزانم جاری واشە نە پسپۆرێکی خۆمە حەزەکەم تیا شارەزان هاتیە زانیاری بکەمەوە بڕاکە لەسەر بابەتی خوێندنەوە من شتێک تەجروبەم کرۆ بە تەجروبەی ژیانی خۆم بەیانیەک هەستە هەر هیچ مەکە دەلاپەڕە بخوێنەرەوە ئەو ڕۆژە کەمتر غەڵەتەکەی یعنی زیاتر ئاگاییت هەیە زیاتر تعاملەکانت بە کۆنتترۆل کراویە لەگەڵ بۆ منە ڕۆژێک کاکە هیچ نەخوێنیتەوە بەڕاستی هەر چۆنە لەی خۆراکی مێشکە خوێن کاکەکار باسی بەسەرهاتی خۆشی کرد بینی من لەنێ وڵی من نازام لەنێ هیچی وان بیلیە بەس ئێمە کە بەیەکەوەین یەکسەر عنی هادوڵمان خۆشە کێشەمان نییە و زۆر هاوکاریەکی شەکەین من پار کاتێک بوون لە بەرنامی ڕەمەزانمان هەبوو هەر بنمونە بێنمەوە لەنیا هەموو ڕۆژانی بۆ گرتمانی کە من نەخۆش منە متوانین سەوتم گیرا بوو ها بە هیچ شازە قسم بۆ ناکرا ئەم شتە زۆر خۆشە ینی بەوەفا هاوکاریانە ینی بۆ من زۆر ها جێگەورەیە چونکە لەو ساتەیە ئەو کەسە هاوکار بێت و بەدەمەوە بێت ئەوە ئەسەلمێنێک کە هاوڕێتە جا منوتم هاوڕێ باش بە هاوکاری ئەناسێتەوە عنێتم هاوڕێکی زۆر باشیتەوە لای من لێرەوە بۆ هەموو ئەو گەنجانی شاری سلێمانی کوورە هەموو کوردستانی یەک ئامۆژگاریم هەیە ئەگەر بتانوێت بەشێکی ژیانتان بگۆڕن بتانوێت بەرەو باشتری بن ئەبێ هاوڕەکانیشتان بگۆڕن هەندێک کەس نایواز لە هاوڕەیەک بێنێ و ئەشیوە ژیانی بگۆڕێ من زەحمەتە هاوڕێ هەیە معدل بۆ نمونە زەرد لە تۆیە کات ئەکوژێ یعنی ناڵێت تۆ سەرکەوی هەر بابەتەکە باتۆ برای فشقیات و سوعبەت وڵای کورە دانیشەوە بۆ تۆ مشکلەکە کاریگەری لەسەر ئەو گومانیتیانە لە زانکۆی ئۆکسفۆرد ئیحساییە کرابوو برادری برادەرەکەت 150 کاریگەری بەسەر تۆ هەیە بنمونە من کاک ئەحمەد برادری منە برادێکی کاک ئەحمەد کە من هەر نایناسم 150 کاریگەری بەسەر منەوە هەیە جاوەرە کاک ئەحمەد خۆی چەنە کاریگەری بەسەر منەوە بۆیە بەشێکی ئەو گەنجانی دەرەوە بیانە ژیانیان گۆڕن ژیانیان باشترکەن ژیانیان خۆشترکەن بێ واز لە هەندێک هاوڕێ بێنن و هەندێک هاوڕێی باشتریش پیاک بزە بدوایە لەوانەیە گەنجێک خۆی هەر نابێتە هەنێک ڕفتارەوە ئەچێتە ناو کۆمەڵێک گەنجەوە لە شوێنێک کاسێرەکە جگەرە ئەکێشن یان ڕفتارێکی نەشازیان هەیە ئەم گەنجەش هێواش خۆی بە نامۆ ئەبینێ لە ناویانە ئەڵ بامنیش وەکو ئەوان بن بڕۆکێمە هەر خۆمان ینی من دڵێکم بۆ خۆشەکە ئەمانیش بە هەمان تاقە و وزەی منەوە ئەم خزمەتاکەن یعنی ئەوەیە زیاتر هانمان خۆی مرۆڤ زۆر گرنگە ینی هەم خۆی خودی خۆی هەم دەروی خۆش حسابی بۆ بکانی من زۆر نمونە بینیوە جارێکیانی بۆنە لە ماوەیەکی ژیانی خۆما لە شوێنێک بووم کچێک بوو زۆر ینی زۆر فەقیر کەسێکی باش ئاڕێک بێت بەڵام هەر ئەوەی کژینگەکەی گۆڕا و کەسانی دەوروبەری گۆڕا بڕواکە ینی ئەمەکو هین نێڵم بەڵام پەنجەی بۆ ڕاکێشرا بە جۆرێک لە جۆرەکان ناوی ئەهێنرا ئەم بابەتانە ینی هەم ئەبێ کەنجەکە خۆی هەنگاوی بۆ بنێ هەمیش ینی زۆر جار ها بیرەکەینەوە مە قورسیان خەڵک لێمان ئاڕەنجێ بەڵام ڕازیکردنی خۆی گەورە زۆر جاروا لە مرۆڤەکات ئەوان لێک نایەتەوە ئەمە زۆر بەسی هاوکاریتان کرد هاوکاری یەکتر لە هاوڕێتیاکەتان ئێمە زۆر جار بە حکومیەوەی لە ئیشی شابەیەکەوین یەکێکمان نەخۆشە بێ یەکێکمان پێی ناکرێ ئەو ڕۆژە هیچ خەممان نیە الحەمدوللا کە ئەزانین یەکێکمان یەکسەر بۆی ترەڵێ بێتەجێ ئیشەکان حەلکە بۆیە ئیشەڵڵا هیچ کێشەیەکمان بۆ دروست نابێت و کێشەکان زۆر باش حەلە بێت نەکە لە ناو حکمە بگرە لە دەرێ حکمە جارێ پێویستان بە هاوکاریەکە بێ یەکەم کەس کە بیری لێ بکەینەوە تەلەفۆنی وەکەین پەیوەندی بکەین یانی ئەم جەماعەت ئەم برایەتی نزیکی ئەمانەیە جا ئێمە هێواش لە کاتی کۆتایی نزیک ئەبینەوە جا دوا پامی ئێوە دوا قسەی ئێوە چییە؟ وڵا دەستان خۆش بێ بەجددی بەرنمێکی زۆر جوام و کە باسی ئەو لایەنە ئیجابیانی گەنجیشکەن هیوادارم بەرنمەی لەم جۆرە زۆر زیاتر بێ کۆتا قسم بۆ هەموو گەنجان ئەوەیە شەر نییە کە تۆ هەتا تەمەنێک دوور لە خوابی نزیکی خوان نەکەویت و ئەمە وان نییە هەموو ڕێگاگێت تۆی بۆ ئەوی بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە یەکی کە لە پەیامەکانم بۆ بەعامی گەنجانەوە مەترسن لەوەی کە کامڵ بن ئەنجا عیلمەکە بنەوە علم فێری خەڵکن بەڵام بەردەوام ئیشیش لەسەر خۆتانکەن چکە بەڕاستی لە کۆتایە کەسمان کامڵ نابین کەسمان پڕ چەک نابین ئەم دوو پەیامەم هەیە ئینشاڵڵا ئەگات ئەکا دەشوێنی دەستان خۆش بێ خۆلەشتان ساغڵم خۆشحاڵم سەلامەت بێ خۆ
وڵی من یەکشت پێم خۆشە باسی بکەمە ئیژەوەیە لەگەڵ قورآنا بین بە بەردەوامی بە تایبەتی مانگی ڕەمەزانە هەر بێت لە مانگی ڕەمەزان لە کاتەکانی تریشە ینی ئەو قورآانە خێر و بەرەکەتێکی زۆر زۆر گەورە ئەکاتە ژیانتەوە بە جۆرێکە بە تەواتی لە ژیانتە هەستی پێیەکەیت ئەو پامەم هەیە هیوادارم زیاتر لە قورآن نزیک بینەوە یخوا دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵ بووین وەڵام نیش دواپەیەمەوەیە کە گەنجەکانمان ئامانجیان هەبێ هەم ئامانجی کورتبڕ هەم دووربڕی ینی دایم پلانی ڕۆژانیان هەبێ بۆ گەشتن بۆ ئامانجە چونکە بەبێ ئامانج نازانی خەریکی چی بەڕاست ئاماژە بۆم کاکار زۆر هاوکاریشمان بوو لە دۆزینەوە میوانەکان بۆ پێیکە بردی گەنجانی حکمە سەرپەرشتیەکە سپاس بۆ ئێمە وکمیان سپاسان ناگەین چکە من خۆشمان میوانین بەڵام ئەو نمونانە زۆر گەنجانی تایبەت سپاسانەگەین دوزیزان ئێمە ئەم بەرنمەیەمان پێشکەشکردن بەڵام بێگومان لە بەرنمەیەکی تر و لەگەڵ کۆمەڵە گەنجی ترە پێکەوە پێتانەگەینەوە خۆتان لەگەڵ